كردانم كلي كاسري لوانم ريحانة رزو جمالم ناوكوز بريبان اسكي چمكي چا كردانم كلي كاسري لوانم ريحانة رزو جمالم ناوكوز بريبان دلالتك من شيريني تو وكيلي هنقبيني تشخورا قلبت مدبيني بيني واسألين دارم دلالتك من شيريني تو وكيلي هنقبيني تشخورا قلبت مدبيني بەناوی خدای گەورە بەناوی خۆم و سەرجەم قوتابیان و مامۆستایانی قوتابخانە بە خێراتێکی گەرمی تەلەڤیزۆنی پەروەردەی دەکەین. دیارە ئەوڕۆ لە 8 مارسی ساڵی 2022 بە باشمانزانی یادێک بکەین بۆ ڕاگررتنی ڕۆژی ئافرەتان و مەراسیمێکی گەورەمان ئەنجامدا بە جوهودی تەڵەبەکانمان و بە جوهودی مامۆستایەکان. مەراسیمەکەمان لە سێ بەشی سەرەکی پێکاتوە. بەشی یەکەممان ئەو چاڵاکێ بوو کە لە نێو گۆڕەپانی قوتابخانە ئەنجامماندا، بەشی دووەم بریتی بوو لەکردنەوەی پیشانگایەکی وێنەیی و کۆمەڵێک تەجروبەی زانستی، بەشی سێمیان تایبەتە بە ڕێخستنی ڕەشماڵێکی کللتوری بەو مانایی کە پیشاندانی کللتوری کورد و لە هەمان کاتدا لە یەک ڕۆژدا توانیمان کللتوری کورد و یادی 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەتان بەرز ڕابگرین و بەناوی خۆم و سەرجەم قوتابیان دەستخۆشی لە جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئاڵان محەممەد سەعید دەکەین، بەشدار عەبدولخاڵق بەڕێوەبەری پەروەردەی گشتی و مامۆستا دلێر بەڕێوەبەری پەروەردەی ناوەندی و سوپاس و بەخێراتنێکی گەرم بۆ سەرجەم میوانانی قوتابخانە و بۆ سەرجەم قوتابیانی خۆشەویست کە ماندوو نەناسانە بۆ ماوەی چەندین ڕۆژە هاوکاری مامۆستایەکانیان کردووە بۆ ڕێخستنی ئەم ڤیستیڤاڵە. بەڕاستی بە هیچ شێوەیەک جوهودی تەڵەبەکان و بەڕاستی ناکرێت بە هیچ شێوەیەک جوهودی تەڵەبەکان لەبیر بکرێت و لە هەمان کاتدا دەستخۆشیێکی زۆر گەرم بۆ مامۆستایانی ئامادەی چوارچرا کە خۆنەویستانە بەشێک لە حتا بەشێک لەلایەنە مادیەکەی ڤیستیڤاڵەکان گرتە ئەستۆ و توانیمان سەرکەوتوانە ڤیستیڤاڵێکی گەورە لە قوتابخانەی چوارچرا بەڕێ بکەین و دووبارە و سێبارە بە خێراتنێکی گەرمتان دەکەین بە خێربێن سەرسەر و سەرچاوان. ساڵانە لە یادەکانی نەورۆز و هەڵدەستین بە یادکردنەوەی ئەم یادەکانی نەورۆز و ئادارە بەتایبەت کە 8 مارس دەکەوێتە ئەم ڕۆژە و گرنگێکی تایبەتی ڕۆژی ئافرەتان و پێویستە هەمومان گرنگی بۆ ڕۆژە بدەین و یادی ئەو ڕۆژەش بکەینەوە. یادکردنەوەی ئەم ڕۆژە لەگەڵ یادەکانی نەورۆز تێکەڵی دەکەین بە دانانی ڕەشماڵ و خواردنی کوردەواری و دروستکردنی نان کە پێی دەڵێن نانی تیری لە بەرچاوی قوتابیان و میێوانان و بۆ بیرهێنانەوەی ئەو قوتابیانە کە خاوەنی کەلەپور و شوناسی خۆمانین و پێویستە گرنگی بە ڕەسەڵەتی نەتەوەکەمان بدەین کە ئەو کەلوپەلە کوردەواریانە و فۆلکلۆرانی خۆمانە بۆیە ئێمەش ساڵانە بە هەمانجی لەگەڵ قوتابخانەکان یادی ئەو ڕۆژە دەکەینەوە هەڵدەستین بە ئەنجامدانی فیستیڤاڵی بەهارە لە نێو قوتابخانەکان. نزیکەی 58 قوتابخانەمان لە سورنە ساڵانە لە زۆربەیان ئەو یادە دەکەینەوە ئەو یادە بەرز ڕادەگرین و پیرۆز بێ 8 مارس ڕۆژی جیهانی ئافرەتە.
هەشتی مارس بوو ڕۆژی جیهانی ئافرەتان مەکتەبەکەی ئێمە چەند چالاکیەکمان ئەنجامدا کە گروپەکەی ئێمە ئەومان کرد شانۆمان ئەنجامدا شانۆیەکە باز لە توندوتیژی دژی ئافرەتان دەکا ئەمڕۆ بە بۆنەی هەشتی مارسەوە ڕۆژی جیهانی ئافرەتانە قوتابخانەکەمان وەکو قوتابخانەی چوارچرا هەڵسان بە گەورەترین فستیڤاڵ کە لە چەند چالاکێک پێک هاتبوو لە بەشی شانۆ فۆلکلۆری زۆر چالاکی تر من وەکو خۆم ڕۆڵی سەرەکەی لە بەشی شانۆ بوو کە شانۆیەکمان پێشکەش کرد لە دژی ئافرەتان ئەوڕۆ هەشتی مارس بوو قوتابخانەکەمان هەستە بە چەند چالاکێک و ئەو شتانە کە ڕۆلی مە شانۆ بوو شانۆ کراگۆرانی بوو بە بۆنەی هەشتی مارس کە ئێمە باز لە توندوتیژی ئافرەت دەکرا ئەو فیستیڤاڵەمان لە بۆ دڵخۆشکردنی قوتابیان کردووە هەروەها لە بۆ بۆنەی یعنی چەندەها کللتور و وەکو بیر هاتنەوەیە کە بە بیر قوتابیانی خۆشەویستان بینینەوە هەروەها لە چەند تیپێک پێک هاتوو تیپی گۆرانی و هەروەها تیپی بڵێ شانە و چەند فۆلکلۆرێکمان کردەوە وەکو ئەوەیە کە قوتابیەکان دڵخۆش بکەین لەرکانە هەماهەنگمان بۆست کە سەرکەوتو لە بۆ قوتابخانەکەمان بێتن سوپاسی بە ڕێزیشتان دەکەین کە هاتوونەوەکو سەردانێک کە هەم لە بۆ بیرکەوتنەوە قوتابیەکان هەم لە بۆی کللتورەکەمان وڵاتەکەمان زیاتر پێشکەوتوتر بێتن و دا یعنی لە هەموو قوتابخانەیەک دەکەم ئەوە یعنی هەموو کات پێشنگ بن سەرکەوتو بن لە هەموو پیشەکانیان و یارمەتی دەربن ئێمە وەکو قوتابیانی قوتابخانەی چوارچرای کچان ئامادەی چوارچرای کچان لێرە هەڵساین بە فستیڤاڵێک لە هەشتی مارس لە ڕۆژی جیهانی ئافرەتاندا لێرە بەشەکە ئێمە لە هۆڵدا بوو بەشکی ئێمە تایبەتی بوو بە پزیشکی بەشی پزیشکی بوو دەرمانسازی تایبەت و بە زەخت و سوکەری و هەروەها ڕێژەی لێدانی دڵ و ئۆکسیجین و ئێمە پێ خۆشحاڵین بەڕاستی لەو ڕۆژەدا سوپاسی هەموو ئامادەبوانێ دەکەین کە لێرەدا ئامادە بوونە و بە خێراتنیان دەکەین. كردستان لان كشران واره نبزو دلران كردستان لان كشران واره نبزو دلران سرندا من نادي تيار منجا من دلي تيار سرندا من نادي تيار منجا من دلي تيار ساقي درويش عزام الشبابي واركب يا ماي ماي لازم مش يساوي أو سنة
هەمی